ڕای گشتی و کۆمەڵگە. ڕوبەرێکی هۆشەکی و معنەوی لە ئاسی کۆمەڵایەتیدا هەیە پێی دەگوترێ ڕایگشتی. ڕایگشتی جێگەیەکە بۆ ململانی ئایدیا و بیر و بۆچوونەکانی ناو کۆمەڵگە لە پێناومانەوە بە بەهێزی. پانتاییەکە بۆ ئیشکردنی لایەنە سیاسەکان و بەخشینی ئەجێندای کارکردن و دروستکردنی داکەوتەیەک کە ڕای زۆرینە بۆ ئەو ئاستە بگواسێتەوە کە هێز و لایەنەکان دەیخوازن. ڕایگشتی شوێنی بەخشینی ژیانە بە گروپ و لایەن و جموجوڵەکانیان. هەرێز و گروپێک بتوانێت لە ناو ڕایگشتیدا بەهێز بێت، ئەوە ئەوەندە ژمانەوەی مسۆگەر دەبێت. ڕایگشتی دروست دەکرێت بە کۆمەڵێک پێوەر و میکانیزمی تایبەت بەخۆی. ڕایگشتی بەپێی ئەو پێناسە گشتی کە هەیە لە هەموو دنیاە بەمە ئەوترێت کە یەکێک لە قەزیەک لە وڵاتێکە هەبێ ڕایگشتی بێتە سەرجادە، ڕایگشتی بێتە سەر تۆڕە کۆمەڵایەتەکان، ڕایگشتی بێتە سەر ڕاگەاندن بۆ ئەوەی بتوانن تەئسیر لە دەسەڵات بکەن بۆ گۆڕینی بابەتێک یا بۆ گۆڕینی سیستمێک یا بۆ گۆڕینی جۆرێک لە شێواز و مامەڵەی دەوڵەت لەگەڵ هاوڵاتیانە. لە وڵاتی ئێمە ڕایگشتی تا ئێستا لە سەرەتاکان و لە ئەلفوبێی سەرەتایە بڵێن ناتوانین ڕایگشتی لە وڵاتی ئێمەیە بە جۆرێک پێناسە بکرێت کە ئێمە بتوانین بنیاتی داهاتووی لەسەر ئەساسکەین. لەبەرەوەی ئێمە لە وڵاتێکە ئەژین، ئێمە لە مەملەکەتێکە ئەژین کە تا ئێستا مەنتقی هێز زاڵە بەسەر ڕایگشتی و دەسەڵاتی چوارم کە ڕاگەیاندنە و بەسەر هەموو کایەکانی دەسەڵاتە لە حکوومەتی هەرێمی کوردستانە. لەبەر ئەوە پێناسەکردنی ڕایگشتی ئەتوانین پۆڵێنی بکەین لەسەر ڕایگشتی لە هەرێمی کوردستان و ڕایگشتی لە کۆی وڵاتانی دنیاە. ڕایگشتی لە هەرێمی کوردستانە من بۆ پێناسە یەکەم کە تا ئێستا قووەتی هێز منطقی هێز زاڵە بەسەر هەموو ئاراءەکاندا، نەوەکە ڕایگشتی بەسەر ڕاگەیاندنە، بەسەر سیاسەتە، بەسەر دادگایە، بەسەر قەزایە، بەسەر ئیدارەیە، بەسەر حکومڕانیە، بەسەر مەسەلەئیلی دیپلۆماسیە لە وڵاتەیە تا ئێستا هێز لەبەرەوە ناتوانین ئێمە پێناسەیەک وەکو خۆی بکەین، وەکو خۆی کە ڕایگشتی بە خەڵک بناسیێنێ، ناتوانین ئەو پێناسەیە لە هەرێمی کوردستانە بە خەڵک بڵێن. دڵنیاشم لەوەی کە جەنابەت ڕایگشتی کە داوای پێناسی ڕایگشتی یەکەیت، داواکێک کە لە هەرێمی کوردستانە جۆرێک لە ڕایگشتی هەیە. من تەنها لە کوردستانە بۆ شێوەیە پێناسی یەکەم کە ڕایگشتی لە کوردستانە هیچ وجودێکی نییە لە بەرامبەر ئەو دەسەڵات و ئەو ئەسکەرتاریەتێکە لە وڵاتەیە بەڕێوە ئەچێت و ئەم دیکتاتۆریکە لە وڵاتەیە بەدەستی چەند کەسێک و چەند بنەماڵەیەک ئەدا ئەکرێت. تەمان بۆ ئەوەی کە قسە بکەین لەسەر ڕایگشتیان ڕایگشتی بناسیین جۆرەها پێناسە هەیە لەسەرەوەی کە ڕایگشتی چییە و چۆن کەشەی سندووە. مەسەن زۆر پێناسە هەیە، توانین بە کورتی بڵێنیان بە شێوەیەکی سادە بڵێن ڕایگشتی بریتە لە ڕای زۆرینەی خەڵک، یان ئەتوانین بڵێن ڕایگشتی بریتە لە پەرچەکردداری ممارسەکردنی دەسەڵات لە هەر شوێنێ دەسەڵات هەبێ ڕایگشتیش هەیە. بۆیە بەپێی کات و شوێن و بەپێی شارستانەتەکان و ژیارەکان ڕایگشتی پێناسی جیاوازی بۆ کراوە و بەپێی هەلومەرجە مێژوویەکان و هەلومەرجە سیاسەکانیش ڕایگشتی وەڕانکاری بەسەر هاتووە، بەڵام بە کورتیەکەی ڕایگشتی ڕای زۆرینەی جەماوەرە لەسەر بەرژەوەندیە یان لەسەر پرسیی گشتی. ڕایگشتی کە بە عەرەبی پێوترێ الرأی العام، بە ئینگلیزی پێوترێ public opinion، لە ڕاستیە و زاراوەکە وا هاتووە. ئەگین ئێمە شتێکمان نییە لە ئەرزی واقعە پێی بوترێ ڕایگشتی، بەڵکو ڕای زۆرینە و ڕای کەمینەمانێ، ڕای الأغلبیە و ڕای الأقلیە. سەبارەت بە پێناسی ڕایگشتی ئێمە تەنیا یەک پێناسەمان نییە، یعنی زانا و پسپۆڕانی باری ئەم زانستە یەک پێناسەیان نییە بۆ ئەم چەمک و زارایە، بەڵکو پێناسی هەمە جۆر هەیە کە لە دید و دیدگا و تێڕانین جیاوازەوە پێناسیان کرد. بەڵام ئەتوانین بڵین ڕایگشتی ڕای زۆرینەی جەماوەرە یا گۆشەنیگای جەماوەرە سەبارەت بە پرس و بابەتێکی دیاری کراو کە ئەو پرس و بابەتە جێی بایەخ و بەرژەوەندی گشتی جەماوەر و ئەو پرس و بابەتە ئەکرێت لە ڕێی ڕاگەیاندنەوە مشتومڕ و گفتوگۆی لەسەر بکرێت لە کۆمەڵگەیەکی دیاریکراوە و لە کاتێکی دیاریکراوە. کە لەم پێناسەیەوە خەسڵەتەکانی ڕای گشتی ئەوەیە ڕای زۆرینەی جەماوەرە
سەبارەت بە چی بوونی پرسێک و بابەتێکی دیاری کراوە ئەو پرس و بابەتە جێی بەرژەوەندی جەماوەر بێت بەرژەوەندی گشتی جەماوەر بێت و ئەو بابەتە مشت و مڕ و بیر و ڕای جیاواز هەڵبگرێت و پەیوەست بێت بە کۆمەڵگەیەکی دیاریکراوە و لە کاتێکی دیاریکراوە کە تەوقیتەشێ بێت. طبعا ڕایگەشتی مستەڵحێکە نزیشی بۆ 150 بۆ 200 ساڵ یەکەمتر یا زیاتر هاتووەتە ناو زانستە مرۆڤاتیەکان و بە تایبەتی هەم زانستی کۆمەڵناسی و هەم زانستی سیاسە ئەین بە شێوەیەکی گشتی یاخۆ بە تایبەترگە قسە بکە ئەم دوو زانستە زیاترکارن لەسەر کردووە لە دوو مستەڵح پێگاتەوە لە دوو بڕگە پێگاتەوە هەم ڕەئی ڕا یاخود گشتیش ڕا یاخود ڕەئی بۆچوونیەکە فکرێکە کە لای کەسێک گەڵاڵە ئەبێت و سەبارەت بە کەسێک بە فکرێک بە دۆخێک بە بابەتێک بە کێشەیەک و ئەو تعبیرێکات حکمی لەسەر بە باری ئیجابیە و بە باری سەلبیە کاتێک کە ئەم وەصف ئەکرێ بە گشتی واتە بۆچوونی کۆمەڵی خەڵکە بۆچوونی کۆمەڵی کەسە ئەم کۆمەڵە تحدید نەکراوە ژمارەیان چەنە حەجم و قەبارەیان چەنە بەپێی بابەتەکە باز ئەکرێ لەسەر ئاسی عالەمی ڕای گشتیمان هەیە لەسەر ئاسی ڕەنگە بڵێم گوندێک یا شارۆچێکیش ڕای گشتیمان هەیە ینی لەم نێوان لەم باڵا گەورێ و لەم نیسبەتەکەمەوە بۆ لە نێوەندیشانە لەم ڕۆ ڕای گشتی هەیە کەواتە ڕای گشتی بیتێ لە ڕای کۆمەڵی خەڵک ڕایەک بۆچوونێک حکمێکی دەستە جەمعیە کە گروپێک لە خەڵک کۆمەڵک لە خەڵک تعبیرێکن سەبارەت بە قەزەیەک بە بابەتێک بە کێشەیەک بە مۆزوعێکی معەن و هەڵوێستی لەبارە وەرەگرن چ بە باری ئیجابی و پۆزتیڤە چ بە باری سەلبی یاخود نێگەتیڤە. ڕایگشتی ئەگەرچی پێدراوێکی سیاسی و سیاست بۆ شۆڕبوونەوەی پەیامەکانی خۆی بەناو کۆمەڵگەدا لە ئێستادا دروستی دەکات ڕوبەری گشتی ئەو جێگەی ڕایگشتی تێدا دروست دەکرێت بۆ خۆی بێلایەنە بەڵام هێز و قەباری گوتاری لایەنە سیاسەکان و کاریگەری معنەویان ئەتوانێت پڕی بکاتەوە. دروستکردنی ڕایگشتی ڕەنگە شەرعێتی سیاسی و یاسایی هەبێت ئەگەر لەسەر کۆمەڵێک پرانسیب و یاسای ڕێگە پێدرا و دروست بکرێت بەڵام ئەم جێگەیە شوێنێکی زۆر سەلامەت و ساغڵەم نییە بە تایبەتی ئەگەر کرایە مەیدانی ململانێکی نابەرامبەر و دوور لە لۆژی ئەو کات ڕایگشتی دەبێتە شوێنێک بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکی. ڕایگشتی خەڵک دروستیەکە وەکو لە سەرەتا شاوتم بۆ مەبەستی گۆڕانکاری لە بەڕێوەبردننی سیستەمی وڵاتە یا لە بەڕێوەبردننی سیستەمی شارێک یا ناحەیەک یا دەیەک لە هەر شوێنێکە ئەغلەبیەت هاتن ڕەئیەکیان دەربڕی ئەمە ڕایگەشتی پێ ئەوترێت بۆ ئەوی بتوانن هەرچی کۆی جونگە و دەسەڵاتەکانی ئەم وڵاتە هەیە بتوانن بە شێوەیە کە لە مەسلحەت و بەرژەوەندی کۆی خەڵکی کوردستان نابێت کۆی خەڵکی ئەو مەنتیقەیە بێت نەوەکە ڕایگەشتی تەنها بۆ ناوبێت یا بە جۆرێک بۆیاغ بکرێت کە بە جۆرێک بۆیە بکرێت کە دەسەڵات چۆنی بووێت ئاوە ئەدەکرد. ئێستا ئێمە بۆ نمونە لە هەڵبژاردنەکانی ئەمریکایە توانین سیرکەین لە بینی دۆناڵد ترامپ و لە بینی هیلاری کلینتۆنە ڕایگشتی ئەتوانێت زۆر مۆزوع بگۆڕێ زۆر بابەت بگۆڕێ لە ئێستا لە عێراقیشە کە ئێمە وڵاتێکی بڵێم شێوا و شپرزێ ئەزانین لە کاتێکە ڕایگەشتی جۆرێک لە دەسەڵاتی خۆی هەیە و جۆرێک لە تەسیراتی خۆی هەیە بەڵام ئێمە بینیمان لە هەرێمی کوردستانە هەر لە سەرەتای دروستبوونی ئۆپۆزیسیۆن یا لە پێش دروستبوونی ئۆپۆزیسیۆن کە چەندین خاڵک لە بۆنەوە مناسباتە گشتەکانە هاتۆتە سەرجار دەویستێتی ڕەئی حکوومەت بە شێوازێکی تر بگۆڕێکە لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکدا کار بکات بەڵام بەداخەوە لەبەرەوەی لە هەرێمی کوردستانە بە جۆرێک ئەسکەرتاریەت پنتەکانی ئەم وڵاتە دەسەڵاتەکانی ئەم وڵاتە وەزارەتەکانی ئەم وڵاتە یاخود بڵێم کوی گشتی ئەم دەسەڵاتی داگیر کردووە بەومانەیە ئەتوانم بڵم کە دەسەڵاتەکانی داگیر کردووە جوکە هەسەر جەمیان لەبەردەستی کۆمەڵی خەڵکی سەربازی و ئەمنیە بەڕێوە ئەچن و ڕایگەشتی لێرە هیچ وجودێکی نییە لەبەرەوەی قووەتی مەنتیق زاڵە بەسەر مەنتیقی قووەتە. ئەمە لە هەرێمی کوردستانە پرزگەلێکمان هەیە کە بتوانین ڕایگەشتی لەسەر دروست بکەین. یەکێک لەمانە شێوازی بەڕێوەبردننی حکومە لە هەرێمی کوردستان و سیستمی پەرلەمانی و سیستمی سەرۆکایەتی ئەمانە یەکێکن لەو پرسە گشتیانێک کە دانیشتوان و یا کۆمەڵانی خەڵکی کوردستان لەم هەرێمەیە ئەتوانن ڕایگەشتی لەسەر دروست بکەن و بتوانن لەم ڕێگەیەوە سیستمی وڵات بە شێوەیەک لە شێوەکان بگۆڕن بەڵام بەداخەوە ئەوە چەند محاولەیەکیش کراوە نەتواندراوە.
سیستم یەکێک لەو بابەتانەی تر کە هەرێمی کوردستان ئەتوانێت ڕایگەشتی لەسەر بجوڵێنێ بۆ گۆڕانکاری لە کۆمەڵێک بابەت ئەوەیە کە مەسائلی ئەمنیە. ئێستا ئێمە ئەبێنین دوێنێ لە سیانزەی ئابا یەکێک لە ڕۆژنامە نووسەکانی هاوپیشەتان لە شاری دوهۆک بەداخەوە شەهید کراوە بە شێوەیەکی زۆر دڕندانە کە ئەمە لە هەر وڵاتێکی تر بێ ئەبێ بەرپرسانی ئەمنی پێش ئەوەی ڕایگەشتی لەسەر دروست بکرێ ئەوان خۆیان بتوانن دەست بچێشنەوە لە کارەکانیان یاخود ئیجراعاتی تەواویان لەگەڵا بکرێن. ئێمە ئەگەر هەتەنها ئەم دوو خاڵە وەرگرین مەسائلی پەرلەمانی یا مەسائلی بەخستنی حکوومەت یا مەسائلی ئەمنیەت لە وڵاتەکە ئەمنیەتی هەموو تاکێکی ئەم وڵاتە لە ژێر پرسیارایە و ئەمنیەتی هەموو تاکێکی ئەم وڵاتە لە ژێر هەیمەنەی دەسەڵاتێکی ئەمنی زۆر تۆخ لە ژێر دەسەڵاتێکی ئاسکەرتاریەتێکی زۆر تۆخە ئێمە ژیان بەڕێ ئەکەین. ڕۆژنامە نووسێک کە نەتوانێت بە ئازادانە بنووسێت بە ئازادانە بخوێنێتەوە بە ئازادانە راپۆرتێک لەسەر یەکێک لە کێشەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە بە درندانەترین شێوە شەهید بکرێ لە سیانزەی ئابا. ئێمە چەندین ڕۆژنامە نووسی تریشمان بینیوە کە پێش ئەو شەهید کراون بە شێوەیەک لە شێوە ناتەبیعیەکان. بەڕاستی ئەمانە بابەتی زۆر گرنگن کە ئەکرێ ڕایگەشتی لەسەر بجوڵێنرێت، بەڵام ڕایگەشتی بەداخەوە وەکوتم لە هەرێمی کوردستانە لەژێر کاریگەری هێزدایە، لەژێر کاریگەری ئەمنیەتدا، لەژێر کاریگەری تاک و بنەماڵەدایە. کاتێک ڕایگەشتی دروستە بێ کە هەندێک فاکتەر هەبن، هەندێک هۆکار هەبن بۆی کە ڕایگەشتی دروست بێ. مەسەڵەن لە گرنگترینە فاکتەرانی کە ڕایگەشتی دروستەکان ئەوەیە کە بەرژەوەندیەک هەبێ، بەرژەوەندیێکی دیاریکراو هەبێ بۆ فئەیەک بۆ چین و توێژێکی دیاریکراو کە ئەم بەرژەوەندیە بە شێوەیەکی ڕاستەخۆیان ناڕاستەخۆ پەیوەندی بە ژیان و سیاسی و هەروە ئابووری و هەروە کللتوری خەڵکیشەوە هەبێ. یەکێکی تر لەو هۆکارانەی کە ڕایگەشتی دروستەکان ئایدۆلۆژیایە، یعنی پێویستەکە ئایدۆلۆژیایەکی سیاسی هەبێ بۆی کە ڕایگەشتی دروست بێ. مثلەن هەندێک بیرۆڕاو بۆچوون هەیە لەوەی کە ئایدۆلۆژیا کۆتایی پێ هاتووە، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە بیرۆبۆچوونەکان کۆتاییان نایە لە پشت هەر ڕایەکی گشتینەوە ڕایەکی گشتیەوە بیرۆبۆچوونێکی سیاسی دیاریکراوە هەیە. یەکێکی تر لەو فاکتەرانە ئەوەیە کە قیادەی سیاسی ڕایگەشتی دروستەکەەوە تا ڕابەری سیاسی هەیە کە ڕایگەشتی دروستەکە. بۆ نمونە لە وڵاتێکی دیاریکراوە کەسێکی کارزمی بە خیتابێک بە وشەیەک ئەتوانێت ڕایگەشتی دروست بکە بۆی کە خەڵک بێنێتە سەر جاداوە بۆی کە هاندان دروست بکەوە دافعیت دروستکە بۆ ڕایگەشتی. یەکێکی تر لەو هۆکارانەی کە ڕایگەشتی دروستەکە دینە. مەسەڵەن دین یەکێکە بە درێژایی مێژووی دروستکردنی ڕایگەشتی ئاین یەکێک بۆ لەو فاکتەرانەی کە ڕایگەشتی دروست کردووە. مەسەڵەن جاری وایە تەشهیر بە دین کراوە یان بە پێچەوانەوە دین هۆکارێک بووە بۆی کاتێک بیاوێ ڕایگەشتی دروستکە بە هەر شێوەیەک لەو شێوانە. و هەروها شارستانیت فاکتەرێکی زۆر گرنگە بۆی کە ڕایگەشتی دروستەکە. بۆیە لە هەر شارستانێتێک کە ئەنتاجی جۆرێک لە قیەمەکە ئەو قیەمانە بە پێی شارستانەتەکان گۆڕانیان بەسەرادێەوە بە پێی ئەو شارستانێتە پێشکەوتوە یان دواکەوتووە ڕایگەشتێکە ئاستەکەی بەرزەبێتەوە ڕایگەشتێکی چالاکە کارێک پاڵێن ئەکتیڤە یان ئەکتیڤ نییە گۆڕانکاری بەسەرادی. ئەم هەشت هۆکارە بەیەکەوە ڕایگەشتی دروستەکەن لە هەر کۆمەلگایەکە و کۆمەلگایەکی زیندوو دروستەکەنەوە فاکتەرانە. بەدڵنیاییەوە هەموو کۆمەلگایەکی زیندوو پێویستی بە ڕایگەشتی هەیە. هیچ کۆمەلگەیەکی زیندوو نییە کە ڕایگەشتی تایە زیندوو نەبێت، چونکە هوشیاری هۆکارێکی زۆر گرنگە بۆی کە ڕایگەشتی دروستکە. ئەزانین ئێمە لە کۆمەلگەیەکین ئێستا هۆکانی پەیوەندیکردن، هۆکانی گەیاندن و میدیا ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەیە لە دروستکردنی ڕایگەشتیە. بۆیە کۆمەلگەی زیندوو ئەبێ ڕایگەشتی تیابێ و ئەو فاکتەرانشکە واکەن لە کۆمەلگەیەکی زیندووە ڕایگەشتی هەمیشە حازر بێ و ئامادەگی هەبێ. بریتین لە بەڵێن دەستگاکانی کۆمەلگەی مەدەنی کە ئێستا ڕۆڵێکی زۆر زیندوو کارایان هەیە لە دروستکردنی ڕایگەشتی ئێستا لە کۆمەلگەی نوێیە. و یعنی ئێستا مجتەماعی ئێمە ناکرێت دانبڕاو یان دابڕاو بێ لە کۆمەلگەی نێودەوڵەتی. بۆیە کۆمەلگەی ئێمە هەمیشە پێویستی بەوەیە کە ڕایگەشتی تیابێ و هیچ کۆمەلگەیەک لە ئێستاە ئەگەر کۆمەلگەیەکی زیندوو بێ و لە دەرەوەی خەریتەی جیهان نەبێ بێ ڕایگەشتی تیابێ و ڕایگەشتی ڕۆڵی کاریگەر ببینێ لە ڕاستکردنەوەی دەسەڵاتی سیاسی لەو بڕیارانەی کە دەسەڵاتی سیاسی ئەیدەن و ممارەسەکردنی سیاسی لە هەر وڵاتێکا ببێ ڕایگەشتی ناتوانێت ممارەسەکردنیکی تەندروست بێ و بتوانێت خزمەت بە بەرژەوەندیە گشتیەکان بکە. فاکتەرەکانی ڕایگەشتیە ئەو هۆکارانی کە بنەهۆی دروستبوونی ڕایگەشتی زۆرن. یەکەم خێزان، دووەم سیستەمی پەروەردەی، سێم کۆمەلگا، هاوڕێ، سەرکردا، دابونەریت، ئاین،
ڕاگەیاندن هەموو ئەمانە کاریگەریان هەیە یا فاکتەری گرنگن لەسەر دروستبوونی ڕایگشتی لە هەموو کۆمەڵگەیەک. ڕایگشتی بۆ ئەوەیە کە تۆ بتانی هەماهەنگیەک یا کۆدەنگیەک لەسەر پرسێک بابەتێک دروستکەی یا هەوڵدەی هوشیارەکی جەماوەری بڵاو بکەیتەوە کاوانە لە دنیای ئەمڕۆیە لە ڕێگەی ڕاگەیاندن و یا تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەنجامە درێت. ئەو بابەتانەی کە ڕایگشتی لەسەر دروستەکە فرە جۆرن زۆری زۆرە شکلی زۆرە لەم ڕۆژەوە زیاد لە جیهەتێک زیاد لە لایەنێک ڕایگشتی دروست دەکە. بێگومان ئەوەی کە گرنگە لەم بابەتە ئەوەیە کە لە هەموو بابەتە جیاوازەکانی ناو کۆمەلگایە ڕایگشتی هەیە واتە ڕایگشتی شتێکی معەن نیە بڵێ لەم حاڵەتا دروزی بە لە حاڵێک دروست بەباری ئیجابیە ڕایگشتی دروزە بێت کە خەڵکانێکی دێنە دەنگ بەباری سەلبیشە دیسان ڕایگشتی دروزە بێت کە خەڵکانێک لە بەرامبەر بابەتێکە بێتاقەت و بێهەڵوێست و خاو خلیچک و ناڕەحەت و ناڕازین و گوێی پێنانیان لەم ڕۆ ڕایگشتی هی کاتێکی معەن و وەختێکی معەنی بەقەدەوەی کە لە کۆی کایەکانی ژیانە لە کۆی سەردەم و جوگرافیا جیاوازەکانە ڕایگشتی بوونی هەیە کێ دروستیەکە پەیوەندە بۆ بابەتەوە کە ڕایگشتی لەسەر دروست ئەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی سەرکردەکان سەرکردەی ناو ئەو کۆمەڵگایانە ئیجا سەرکردەکان سیاسی بن بە دەرەجەی ئەساس یاخود سەرکردەی ئاینی بن پاشان نوخبە دەستە بژێر خەڵکانی جا نوخبەی سەقافی بن نوخبەی سیاسی بن پاشان ئەو کەسانی کە خاوەن معریفە و زانیارێکی ئەو تۆن و زیاد لەمانە ئەو خەڵکانی کە کاریگەریان لەسەر کۆمەلگای یاخود کاریگەریان لەسەر ئەو تاکو ئەو پێکاتانی مجتەمع هەیە کە ڕایگشتی تیا دروستەکەی لەم ڕۆوە ئەمانەن بە شێوکی گشتی واتە ڕایگشتی لە لای هەموو تاکێک یاخود بە هەموو تاکێک دروست ناکرێت بەقەت ئەوەی کە دەستە بژێرێک خەڵکانێکی دیار خەڵکانێکی خاوەن سیفاتی قیادی کە بتوان کاریگەریان لەسەر خەڵگە بێ ئەمانە ئەتوان ڕایگشتی دروستکەن لەسەر ئەو بابەتانەی کە مەبەستیانە ڕەئی ئەو گروپەی دەربارە بوروژێنن و لەم ڕۆژۆ چەندین کەرەسە و وەسیلەی جیاوازەیەکە پشتی پێ ئەبەسێت و کاریگەریە لەسەرەوەی کە ڕایگشتی چۆن دروستکەی واخود چۆن دروست نەکرێت ئەم بابەتانە و بابەتی جیا لەوەش بێگومان ڕایگشتی لەبارەوە دروست ئەکرێ بەڵام ئێمە بیرمان نەچێت پێشتر کە ئاماژمان بوتمان کۆمەڵی خەڵک هەن لە ناو کۆمەلگایە سەرکردەکانن نوخبەی سیاسین خەڵکە دیارەکان خەڵکە بەرچاو ئەو کەسان کە سیفاتی قیادی خەڵکانن کە قدرە و توانە و تەسیر و کاریگەریان لەسەر کە خەڵک بجوڵن عاتیفەی خەڵک عقلی خەڵک بۆچوونی خەڵک بجوڵێن و بە ئاراسیە کە بیبن سەبارە بە دۆخێکی دیاریە و سەبار بە بابەتێکی دیارەکە لەم ڕووەوە کاتێک ڕایگشتی کە دروست ئەبێ چەندێک گرنگە ڕایگشتی دروستکەی ئەوەندەش گرنگە کە ئەم ڕایەکە دروست بوو بەچی ئاراسەیەکە ڕۆ نەتیجەکەی چی ئەبێت کەواتە بەرئەنجامی دروستبوونی ڕایگشتی پێمان ئەڵێ کە ئەم ڕایگشتیە چەندێک کاریگەر و چەندێک احتیمالی و ئەگەری ئەو هەیە کە جایکی دووبارە و چەند بارە بێت ئەو بابەتانی کە باسی کرد لە کۆمەڵگە غێری ئەو بابەتانش بابەتگەلی زۆرمانی ناو کۆمەڵگەی کوردیا و ناو هەرێمی کوردستانە کە ڕایگشتی ئەکرێت لەبارە دروست یاخود ڕایگشتی لەبارەوە دروست کراوە بەڵام ئایا چەندێک ئەم ڕاو بۆ چوونە گشتیە سەبەر بەم دۆخانە سەرکەوت و بۆ سەرکەوت و نەبووە ئەمە بابەتی شترە ئەکرێت قسەی لەبارەوە بکەین ڕەنگە پرسیارە جەوهەریەکەەوە بێت ئایا ئێمە لە هەرێمی کوردستان شتێکمان هەیە ناوی ڕایگشتی بێ باشە کێ ڕایگشتی دروست دەکات ئەی ڕایگشتی ئێمە بەرەو کوێ ڕاستە دەکرێت ئەوەی هەنووکە دەگوازرێتەوە لە هەرێمی کوردستان دەشێ بڵین جۆرێک لە ڕایگشتی هەڵگرتووە واتە ڕووبەرێک لە ڕایگشتی هەیە بەڵام ڕووبەرێکی بێشوناس و پارچە پارچە ڕەنگە ئەوەندەی سیاست لەلایەک و ڕاگەیاندن لەلایەکەی ترەوە ئەو دۆخە دروست دەکەن کە ڕایگشتی ئاڕاستە دەکات پێدراوەکانی دیکەی کۆمەلگا ئەو چانسەیان پێ نەدرێت. بە پێچەوانەوە ڕایگشتی لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام ئێمە وەکو بۆم باسکردی لە سەرەتایە ڕایگشتی لە وڵاتێ ئێمە لە وڵاتێکە ئاژین کە قووەت سەیطەرەی کردو بەسەر مەنتەقی سیاسەت و ئیدارە و دیبلۆماسیەت و پەرلەمان و بەسەر هەموو شتێکە ئێستا تۆ سەیریکەینێت لە پەرلەمانی هەرێمی کوردستان هیچ وجودێکی نییە حکوومەت ئیفلیس کراوە ئەمنیەتی هاوڵاتیان لەژێر پرسیارەیە هەڕەشە لە سەر کۆی گشتی دەسەڵات لەم هەرێمی کوردستانەیە هەیە ئێمە خوێندنەوەیەکی وردمان نییە بۆ دەوروبەرمان ئەینەوەرە ئەوە بڵێن ئەمە تورکیایە کە بخۆی نزیکە لەو یەکێتی ئەوروپا ئەمە وڵاتانی ترە وڵاتانی ئیقلیمیە ئەمە خەریجی عەرەبیە هەمووی لەوێ خەڵک بە ئازادانە ئەژی و ڕایگشتیش ئەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان دەور و تەسیری خۆی هەیە بەڵام ئێمە لە وڵاتێکە ئەژین بەداخەوە
کە تا ئێستا وەکوتم هاوڵاتی بوون تا ئێستا فراهم نەکراوە تا مافی هاوڵاتی بوون لە وڵاتەیە دەستەبەر نەکرێ ئێمە بە شێوەیەک لە شێوەکان بەو شێوەی کە ئێمە خۆمانەوێ بە شێوەیەکی تەندروست ناتوانین ئەو ڕائەیە گشتیە نەتیجەیەکی هەبێ ئەینا وەکو تاک بیگری جارجارە هەیە لە شوێنێک دەنگێکی کەس هەیە ئەتوانرێ ئەو دەنگە کزە بە قووەت بکرێ ئینێرژی بیتێ بۆ ئەوەی بتوانێت ئەو ڕایگەشتیە لە سەرجەم هەرێمی کوردستانە بتوانانی گۆڕانکاریەکی پێ بکە یا بتوانانی مافی هیچ نەبێ مافی هاوڵاتی بوون بۆ سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان دەستەبەر بکرێ کە ئەمە گرنگترین خاڵە لە ڕایگەشتیە بەڕای من مافی هاوڵاتی بوون یەکێکە لەو ماپانەی کە ئەتوانرێت تاک بە تاک ئەم تاکانە کۆ بکرێنەوە ڕایگەشتی لێ بەرهەم بهێنرێت. ڕایگەشتی هەیە لە هەرێمی کوردستان بەڵام ڕایگەشتی لە هەرێمی کوردستان زۆر مقەیەدە یعنی زۆر جوڵاو نییە زۆر کاریگەر نییە بۆیە هەندێک جارە بینین ڕایگەشتی کاری تێکرێ لەلایەن حیزبە سیاسیەکانەوە خامۆشەکرێت لەلایەن منەظەماتی کۆمەڵگەی مەدەنی زۆر چالاک و ئەکتیڤ نییە لە هەرێمی کوردستان کە ئەگەر بهاتایە و حیزبە سیاسیەکان و دام و دەستگاکانی کۆمەڵگەی مەدەنی و میدیا لێرە با بڵێن سەربەخۆ بووە ئەیتوانی ڕایگەشتێکی تەندروستتر و کاراتر و کاریگەرتر دابنێ بەڵام بەهۆی ئەوەی کە فاکتەرەکانی دروستکردنی ڕایگەشتی هەروە مەسەلەی ئایدۆلۆژیا و کاریزمای سیاسی وانی کە باسمان کرد لێرە زۆر کاریگەر نین لەبەرەوە ئەبینین لە هەرێمی کوردستان ڕایگەشتی لەسەر پرسە گشتیەکان و لەسەر ئەو پرسانی کە چارەنووسسازن و پەیوەستن بە ژیانی گشتی خەڵکەوە ئەبینین زۆر کاریگەر نین بۆ نمونە ئەگەر وەکو نمونە باسیکەین ئێستا لە کوردستانە قەیرانێکی سیاسی زۆر مومیت هەیە و قەیرانێکی دارایی زۆر کوشندە هەیە لە هەرێمی کوردستانە ئەوایە ڕایگەشتی لە ئاستی ئەو پرسە گشتیانە وایە کە گوزەرانی خەڵک زۆر خراپە و ژیانی سیاسی لە کوردستانە بە تەواوەتی وەستاوە و جمودی تێکەوتووە بەڵام بینین ڕایگەشتی زۆر بێدەنگە و شەقامێکی خامۆش و بێدەنگ هەیە کە دەبوو پێچەوانەکەی هەبووە لە کوردستانە من ناڵم لە کوردستانە ڕایگەشتی نیە ڕایگەشتی هەیە بە دەلیلی ئەوەی کە چەندین خۆپیشاندان چەندین ناڕەزایی دروست بووە و هێزی معارەزە لە کوردستانە هەبووە بەڵام لە ئێستادا بەداخەوە ڕایگەشتی لە کوردستانە زۆر کاریگەر نییە لە کاتێکە بەرژەوەندیە گشتیەکانی خەڵک زۆر کراوەتە ینی زۆر لە دواوان و بەرژەوەندیە گشتیەکان زۆر چاویان لەسەر نییە و ژیان و گوزەرانی خەڵک زۆر خراپ ئەو فاکتەرانی کە لە پێشەوە باسمان کرد ینی وشاری سیاسی زۆر ڕۆڵێکی گرنگی هەیە لەوەی کە ڕایگەشتی بێنێتە سەرجادە و ڕایگەشتی بوو ڕژێندێ و خاڵێکی ترەوەیە کە پێویستەکە دام و دەستگاکانی کۆمەڵگای مەدەنی یعنی بپسڕێنن لەو پابندی کە هەیەە بە حیزبە سیاسیەکانەوە و بن بە دام و دەستگای سەربەخۆ ئەبێ میدیا ڕۆڵێکی چالاکتر بژێڕێ لەوەی کە ئەم پرسانە بک بە پرسی گشتی و لەوە دەریان کە قەزگەی ناوچەیەک بێ قەزەی محافظەیەک بێ قەزەی پارێزگایان بێ بکان کە بە ئەبێ خطابی نەتەوەی لە ئاس لە سەروی خطابی حیزبی و سیاسی و بێ لە کوردستانە ئەبێ قیەمی با بڵێن بەرژەوەندی گشتی بەهاکانی بەرژەوەندی گشتی زۆر لەوەی ئێستا بەرزتر بێت چونکە ڕاستیەکەی لە هەرێمی کوردستانە لە دوای ئەو 23 ساڵەوە زۆر ئیش کراوە لەسەر بەرژەوەندی شخصیەکان بەرژەوەندی گشتیەکان زۆر پێشێل کراون و خراونەت و دواوە بەرژەوەندی شخصیەکان زۆر پێشخراون ئەبێ ئەم فاکتەرانە بەرز بکرێنەوە بۆی کە ڕایگەشتیەکی تەندروست دروست بکرێ و بتوانین قیاسی بکەینەوە ڕایگەشتیانە یعنی بۆ نمونە چۆن ئەتوانین ڕایگەشتی لە کوردستانە قیاس بکەین ئەکرێ لە ڕێگەی کۆمەڵێک فاکتەرەوە ڕایگەشتی لە کوردستانە قیاس بکەین بۆی بڵین کە هەیە یان نییە بۆ نمونە یەکێک لەو فاکتەرانە ئەوەیە کە ئێمە ڕاپرسیەک بکەین لەسەرەوەی کە ئایا ڕایگەشتی لە کوردستانە هەیە لەسەر کەیسێکی دیاریکرا و لەسەر قەزیەکی دیاریکرا و ئەبینین ڕاستەکەی خەمساردیەک هەیە لە بەرامبەر بەرژەوەندی گشتیەکانە لایەن کۆی چین و توێژەکانی کوردستانەوە بۆیە ئێمە باسمان لەو خامۆشیە کرد بەرزکردنەوەی ئەو فاکتەرانی کە لە پێشەوە باسمان کرد واکە کە ڕایگەشتی لە کوردستانە بێتە پێشەوە و ئاستێکی باڵاتر تۆمار بکە ڕایگەشتی شتێکی نسبیە ئەمە پێویستی بە توێژینەوە هەیە بەڵام بەپی پرس و بابەتەکان ڕایگەشتی ئەگۆڕەیە بەپی دەرکەوتنی و بەپی قۆناغەکان و بارودۆخ و هەلومەرجی سیاسی کۆمەڵایەتی و ئابووری ئێستا سەبارەت بە شەڕی داعش بەڵێ ئێمە ینی ئاسایشی نەتەوەیمان کەوتوتە مەترسیەوە و ئەو هێزە داگیرکەرانە بەتایبەتی داعش گروپێکی تیرۆریستێک کە هەوڵەدات ینی بەردەوام شەڕ لەگەڵ هێزەکانی پێشمەرگاتە بەردەوام هەوڵی پاوانخوازی و داگیرکردنی کوردستان ئەدات لە هەرێمی کوردستانە ڕایەکی گشتی هەیە سەبارەت بە شەڕی داعش و بە پاراستنی خاکی کوردستان ڕایگەشتی ترمان هەیە سەبارەت بە دروستبوونی دەوڵەتی کوردی کە ئەوە خەونێکی لە مێژنەی هەموو تاچێکی کوردی ڕەسەنە بەڵام ئەبێ هەلومەرج و بارودۆخەکەەوە بخوازێ کە تۆ بتانی ئەو دەوڵەتە دروستکەی وەکو حەز و خولیا
هەمانە بەڵام لە ئەرزی واقعا پاڵپشتی و مەقاوماتی نییە. ینی تو ئەبێ ئابوورێکی سربەخۆت هەبێت و ئەبێ وڵاتەکەت لە خۆشگوزەرانی ڕەفاهێتا بێ یا خەڵکی ئێستا سیرەکە ینی بژێوی ژیانی ناتوانێت دابین کە ینی خەڵکی لە هەوڵی بەدەستێنانی بژێوی قوتی ژیانی خۆیەتی و بێم و چەو بێکار لە ماڵەوە کەوتووە ئەنی چی لە دەوڵەتی کوردی بکە ئەلەوە بەڵام لە قۆناغێکی پێشووترە کە لە دوای پرۆسی ئازادی عێراق یا پێشتر لە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستان 1990 کە ئەنی خەڵکی دەرفەتێکیش بوو کە جەماوەری کوردستان خەڵکی کوردستانی ئەنی ڕایەکی گشتی هەبوو هەتا ڕای نێودەوڵەتیش هەبوو لەسەر ئەوەی کە ئێمە پاڵپشتی ئەکراین کە بەڕیاری 680 نەتەوە گرتوەکان ناوچەی دژەفڕینی دروست کرد کە حکوومەتی ڕژەمی بەعس نەیەتوانی لە هێزی ئاسمانی فڕۆکە هەلیکۆپتەرەکانی بێتە سەر ئاسمانی هەرێمی کوردستان یاخود لە دوای پرۆسی ئازادی عێراق دەرفەتێکی زێڕین بوو کە هەموو خەڵکی کوردستان یعنی ئەو ڕایە گشتیە دروست بوو کە بۆچی دەوڵەتی کوردی ئەلان ناکرێت دروست ناکرێت کە ئەو کاتە ئێمە بارودۆخی کوردستان لە ڕووی سیاسی لە ڕووی سەقامگیری لە ڕووی ئابووری زۆر لەبار بوو بەڵام ئایا بە بەراورد لەگەڵ ئەو کاتەیە دوای 13 ساڵ لە 2016 ئایا ئەو ڕای گشتی هەیە لەسەر دروستبوونی دەوڵەتی کوردی نەڵێم نەخێر چونکە ئینتیما نەماوە چونکە هەستی کوردبوون لاواز بووە ینی بەداخەوە ئیداری کوردی ئەم حیزبە دەسەڵاتدارانە وایان کردی ئەنی خەڵکی بێزار بوو خەڵکی ڕائەکە لە کوردستان ئەچێ بۆ ئەوروپا ئەچێت خۆی خاتە ئەو ڕووبار و دەریایانەوە کێشەکە لەوەیە کاتێک باسی گەندەڵی ئەەکەی دولەڕی بەنامەیە ئەنی ئەوەی لە هەموو کەس گەندەڵترە ئەو پێشتۆەکە ئەو کۆڵە تا خاوەن ماڵ دەزیگە دەست خاوەن ماڵی ئەنی بەرپرسە حکومی دەسەڵاتدارەکە باسی گەندەڵی ئەکات کە لە کاتێکە خۆی لە هەموو کەس گەندەڵتر کاتێک باسی سەروەری یاسا ئەەکەی ئەوەی کە یاسا شکێنی ئەکات دەست پێش خەری لە تۆ ئەکات و باسی سەروەری یاساکە ینی ئێستا لە ینی واقع و بارودۆخی کوردستان لە ڕووی سیاسی و کارگێڕی و ئیداری و ینی زۆر مەترسیدارە زۆر ینی حکوومەت و پەرلەمان و هەمووی ئیفلیج بووە ینی بژێوی خەڵک موچە هیچ شتێک نییە ینی ئێستا ڕایەکی گشتی دروست بووە کە ناودەستگاکانی حکوومەت داخلی ڕایەکی گشتی دروست بووە کە حکوومەت هەڵوەشێتەوە ڕایەکی گشتی دروست بووە کە زانکۆ پەیمانگاکان و ناوەندەکانی خوێندن و قوتابخانەکان ساڵێکیکە دەوام نەکەن کە ئەمە ڕایەکی گشتی سەلبیە ینی هەموو کات مەرج نییە ڕای گشتی ئیجابی بێ یاخود مەرج نییە هەموو کات ڕای گشتی ڕاستەوخۆ ئاشکرا بێت ئەوە هەندێک جار ڕای گشتی دیارە جۆرەکانی زۆر ینی ڕای گشتی بەردەوام هەیە ڕای گشتی کوردخایەن هەیە ڕای گشتی ئاشکرا هەیە کە لە ڕژێمە لیبرال و ئازادەکان و دیموکراسیەکانە ڕای گشتی جەماوە ڕایەکی ئازادە تەنانەت پێش ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن ینی ئەو ناوەندانی کە لە بواری ڕاپرسی و لە باری دەنگدان ئەوانە هەیە بۆ نمونە پەیمانگی گالوپی ئەمریکی ینی بە چرکە سات ڕاپرسی ئەکا و بە چرکە سات ڕێژەکان دیاری ئەکات کە چ لایەنێک چ کاندیدێک چ لیستێک ئەیباتەوە و بە زۆری شوایە و نزیکە لەو دەنگانە بەڵام لە ڕژێمە تۆتالیتار و شمولی و دیکتاتۆریەکانە ڕایگشتی شاراوەیە ینی خەڵکی عێراق هەمووی چەپڵی بۆ سەدام حوسێن و ڕژەمی بەعس لێدا بەڵام لە ژێرەوە هەمووی دژی ڕژەمی بەعس و سەدام حوسێن بوو تەنانەت دەڵێن جارێکیان سەدام حوسێن چوە بۆ سینەمایەک فیلمێک لێدراوە کە وێنەی سەدامی تیا بووە هەموو خەڵکەکە چەپڵیان لێداوە تەنیا سەدام خۆی نەبێ کابرای سینەما کە تۆزێک تاریک بۆ هۆڵەکەوانە نەیزانێ ئەمە سەدام و توێتی هەستە تۆ شەپلە لێ دەبخۆ من لە تۆ زیاتر ڕقم لە سەدام حوسێنە بەڵام لە ترسا هەمومان شەپلە لێدەین ینی سەدام خۆی ئەوە ئینەکە خوێنمەوە ئەوەی تایە ینی ڕژێمە دیکتاتۆرەکان لە ئێستاشە ینی پێم وابێ خەڵک زۆر بێزارە لە حکوومەت بەڵام خەڵک خاتری شەڕی داعش و خاتری خوێنی پێشمەرگە و شەهیدان ئەگرێ ینی حکوومەت هیچ هەموو خەڵک لی بێزارە کە سوکاری شەهید ئەنفال هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە ینی هەموو حکوومەتێک هەموو دەسەڵاتێکی سیاسی کاتێک دەتوانێت سەرکەوێت پێشکەوێت کە حکوومەت باوکی میلەت بێ بەڵام من ئەڵێم حکوومەتی هەرێم زڕباوکیشمان نییە چونکە خەمخۆری نە پێشمەرگەیە نە کە سوکاری شەهیدانە نە مامۆسایە نە هیچ کەسێک ئاواش بڕۆی ئەنی ڕۆژ لە دوای ڕۆژ ئەنی بارودۆ خراپە پێوە ڕایەکی گشتی سەلبی لەسەر ئەدای حکومەت و
کاروبارەکانی لە دەرەوەش یعنی ئێمە دڵ بۆ خۆش نەکەین ئەمریکا هەواپەیمانان یعنی پشتیوانی ئێمەکەن ئەمریکا هەواپەیمانان هاتوون سیاسەتی خۆیان بەجێگەیەنن هاتوون شەڕی خۆ بەخۆ بکەن وەکۆڵی ئاگرە سوورە لە خۆم دوورە ئەوان پشتێنێکی ئەمنیان دروست کرد لە دوای 11 سێپتەمبەر هەوڵاندا گروپە تیرۆریستەکان کە بەداخەوە زۆریان لەسەر ئیسلام ماڵن و یا بە ناوی ئیسلام و کار ئەکەن هەوڵی داهاتچی تیرۆریستی ئەوروپا هەیە شیعە بە سونە بکوژێ بەرەی نوسرە بە قاعیدە بکوژێ قاعیدە بە ئەنسار سونە بکە هەموو یعنی هەمویان بە یەکادا و وڵاتی خۆی بپارێزێت ئەوان هیچ کاتێک لەگەڵ ئەوەنین هیچ وڵاتێک تا ئەم ساتە وەختە لەگەڵ دروستبوونی دەوڵەتی کوردینی ینی ڕای گشتی نێو دەوڵەتی لەگەڵ ئەوەیان نییە کە کورد دەوڵەتی هەبێت بەڵێ نەک لە کوردستان لە زۆر کۆمەلگا یاخۆکرێت لەسەر کوری زەمین لە کۆی کۆمەلگە جیاوازەکان ئەکرێ ڕای گشتیمان هەیە بەڵام ئایا ڕای گشتیەکە بەو ئاراستەیە ڕۆژتۆ کە بوونە کە بەست لی بوو یاخود هەدەفەکەی خۆی پێکاوە یانەی پێکاوە سەرکەوتوو بە یا سەر نەکەوتوو بووە لەما پرسیار هەیە وەگەنا بەڵێ ڕای گشتیمان هەیە بەڵام چێ ڕای گشتی دروست ئەکا بەچی مەبەستێک دروستەکەی وە نەتیجەکەی چییە ئەمەیە کە بۆنە کۆمەلگەیشی کوردی یاخود بابەتێک لە ناو کۆمەڵی کوردی لە بابەتێک تەجێ ئەکاتەوە وەگەرنا لە هەموو کۆمەڵگەکانە لەسەر چی دواکەوتوو بێ چی پێشکەوتوو بێ چی ئەوروپی بێ چ غەیرە ئەوواتە ڕۆژئاوایی بێ ڕۆژهەڵاتی بێ پاشان بابەتەکە دینی بێ سیاسی بێ کۆمەڵایەتی بێ ئابووری بێ سەقافی بێ چی بێ ئەمان ڕای گشتیمان هەیە بەڵام ئایا ئەم ڕای گشتیە چێ دروستێکە چۆن دروست ئەبێ و بەچی ئەنجامەکەی چێ بێ ئەوە پێمان ئەڵێ کە ئایا ئەم کۆمەڵگەی کوردی لە کۆمەڵگەی عەرەبی جیاوازە عەرەبی بۆن لە تورکی جیاوە تورکی لە ئەوروپی جیاوازە کەواتە لە کوردستان شەوە کۆر کۆمەڵگەی بەڵێ ڕای گشتی هەیە وەکو پێشتر عەرزم کردیت ڕای گشتی هەیە بەڵام ئێمە بیرمان نەچێت چۆن ڕای گشتی حاڵەتێک منێکە حاڵەتێکی پۆزتیڤی ئیجابیە بەوەی کە خەڵکانێک گروپێک پێکاتێکی کۆمەلگا یاخود بەشێکی زۆری کۆمەلگا سەبارەت بە دۆخێکی جیاواز بە حکمێکی جیاواز بە قەزێکی جیاواز بە کێشێک دێنە سەرجاد یاخود ڕات دروستەکەن یا فشار دروستەکەن بە دیوەکەی تریشیە زۆر جار بێدەنگبوونی زۆرینەی خەڵکی بێتاقەتبوونی زۆرینەی خەڵکی ناڕەحەتبوونی زۆرینەی خەڵکی کپ و لاواز و ماتومەلولبوونی خەڵکی دیسان و تعبیر لە ڕای جەوان کە پێوتێ ڕای گشتی خامل یا خاوخلیچ یا ناڕەحەت یا بێتاقەت یا پوکاوە یعنی ئێستا خەڵک کە ناڕەحەتە بۆ نمونە لە زەرفێکە لە کاتێکە لە چەند جوگرافیاکی ئەم هەرێمەیە بۆ خۆپیشاندان کراوە سەبارەت بە کەمی موچە یاخود دواکەوتنی موچە یاخود بڕینی موچە ئەم حاڵەتە کرا بەڵام ئێستا ئەوە نییە ئەوە ڕای گشتی بووە کە هەبووە چەندێک سەریگرتووە ئەوە بابەتێکە ئێساش کە دیسانەوە ئەگە تۆ خەڵکی بدوێنی فەرمانبەر بدوێنی کە تەجاواز و پێکاتە جیاوازەکانی کۆمەلگا بدوێنی سەبارەت بە کاریگەری ئەو قەیرانە دارایت نەبوونی پارە نەبوونی ڕاتب یاخود کەمی یاخود دواکەوتنی هەشتێک ئەو لەوەی هاوپەیوەند بۆ دیسان و ڕای گشتی هەیە بەڵام دیوێکی تری وەرگرتو بەوەی کە شەوق و زەوق و تااقەتی فەرمانبەر سەبارەت بە کارەکەی یا نییە یا زۆر زۆر کەمە بەوەی کە پابندی فەرمانبەران ئەوەی کە موچەخۆر نابڵین فەرمانبەر چکم خاننیشیمانەیە کە بڵین موچەخۆر بەڵام فەرمانبەر چنێک پابندە بە داوامەکەیەوە کە زۆر کەم ئەمە دیسانە ئەمە هەر ڕای گشتیە بەڵام بەدیوە سەلبیەکەیە بەوەی کە جم و جوڵ و چالاکی ئەم کەسانی کە ڕاتب لە حکومەت وەرەگرنەوە و دیسان ئایا لە ناو داوامە چی چالێکیان لە دەروی داوام چالێکیانەوە چی کاریگەری لەسەر ژیانێک کرد دیسان ئەمە ڕای گشتیە بەڵام بەوەی کە خەڵک بێزارە ناڕەحەتە بێتاقەتە پابند نییە بەدەوامەوە گرنگی بە وەزیفەکەی نایە لە کۆڵی ئەکاتەوە ئەگەر جاران لە ڕۆژێکە 6 ساعت دامی ئێستا ڕەنگە 3 ساعت داوام بکە ئەگەر جاران لە هەفتێکە 5 ڕۆژ دامی ئێستا ڕەنگە 2 ڕۆژ یا 3 ڕۆژ کەمتر یا زیاتر داوامی کردبێ ئەمجا بێتاقەتە بێزارە وەڵامی مراجع نایەتەوە ناڕەحەتەوە ئەزانێ بەخێر کار هەموو ئەمان دیسان و ڕای گشتیە بەڵام بەدیوە سەلبیەکەیە کەواتە هەر کاتێک بەدیوە ئیجابیەکەیە جوڵاندنی شەقام جوڵاندنی پێکاتەیەکی کۆمەلگا سەبارەت بە دۆخێک کە پەیوەندی بەوانەوە هەیە کە هێناتە سەرجادە یاخود ئیمزا پێکۆکردەوە یاخود خۆپیشاندانی پێساز کرد یاخود جم و جوڵ چارەکی کرد کە ئەمە بارە ئیجابیەکەی واتە ئەکتیڤ کرد و فعالی کرد و نەشاطی ئەنجام ئەگەر ئەمە نەهاتە دی جارێک دوو جار نەهاتە دی ئەوە ئەبێت تەسەووری ئەوکەی ڕایەکی عامی خامۆش و بێتاقەت دروست بەوەی کە هەر ئەم طەبەقەیە لەبەر ئەوەی کە لە چوست و نەشاط و چالێکی پێشوە نەتیجە و شتێکی وای دەست نەکەوتوە ئەم جارە بە بێتاقەتبوون و ناڕەحەتبوون و گوێپێنەیان و ئیهمالکردن و خۆنەکردن بە سەرحەبی ئەو بابەتە دیسان و ڕایگشتی دروستە بێ کەواتە ئەمەی کێسا لە کۆمەڵگەی کوردی یاخود لە هەرێمی کوردستانە دیسان و ڕایگشتیە واتە لە ساڵی پاراکە خەڵک خۆپیشاندانی ئەکرد بە تایبەتی لە دەڤر ناوچەیەکی ئەم هەرێمەیە خۆپیشاندانی قورزڕووی ئەیە سەرجادەگرتن هەبوو ناڕەزایی هەبوو ئەمە ڕایگشتی و بەڵام ئێساکە نییە کە لە کاتێکە دۆخەکە لە ئێستا لەو کاتە خراپترە
ئەو کاتێک لەو کاتە خراپترە ئێستا موچە زیاتر دواکەوێ زۆر کەمتر کراوەتەوە چوار موچە لە یەک ساڵ هەر دەنگی نییە کەچی بەسەراتەوە فەوتێنراوە بە شێوە عملەکەی لەگەڵەوە کە خەڵک نایەتە سەرجادا مانای ئەوەیە کە ئەو شتانی تاقی کردوتۆ نەتیجێ نەبووە ئێستا بەدیوی شتیا تعبیر لە خۆی ئەکات کەواتە ئەگەر حکوومەت یاخود دەسەڵاتداری ئەم هەرێمە پێی وا بێ مادەم کە خەڵک بێدەنگە مادەم کە خەڵک نایەتە سەرجاتە مادەم خەڵک کەم تازوو پابندە ڕۆژان ڕۆژە دوو ڕۆژارە سێ ڕۆژار ئەچێ چەند ساعت داوامەکە یان نایکە پێی وا بێ ئەمە تعبیر لەو کە خەڵک بەم دۆخە ڕازیە ئەمە بۆ چۆنێکی هەڵە و نەشیا و ناتەندروست و نەزانینە سەبارە بەو دۆخە بەڵکو ئێستا خەڵک بە ناڕەحەتی و بە بێتاقەتی و بە ماتومەلولبوون و بۆی کە پشتی کولۆتە حکوومەت وای لێ هاتووە کە هیچ دافعێک نییە بۆ ئەوەی کە خەڵک دەوام بکە خەڵک چست و چالاک بێ خەڵک نەشیط بێ خەڵک کارەکانی بچاکرە بەڕێبرێ و هەوڵ بە ئیبداعکە لەو ئیش و کار و هەڵسوکەوت و چالاکیانی کە لە کات دەوامەیەکە هەموو ئەمانە بوونی نەماوە کەواتە ڕائێکی گشتی تر هەیە بەڵام بە پێچەوانەیە کە بێتاقەتیەکی سەتاسیە ڕووی لە خەڵک کردووە یعنی هەموو کاتێ دەنگ بەرزکردنەوە ینی ڕایگەشی هەموو کاتێ بیتین لێ کە تۆ دەنگ بەرزکەیتەوە هاوارکەیت و ئیمزاکۆکەوت و بیتە سەر شەقام و ئەو ڕێوشوێنە بگیتە بەریکە ئەتوێ تعبیر لە خۆتکەی زۆر جار بێدەنگ بوونەکە دیسانەوە ڕایگشتیە بێدەنگ بوونەکە ڕایگشتیە بێتاقەت بوون ناڕەحەت بوون مات و خامۆش بوون سەبارەت بەو دۆخە دیسان و ڕایگشتیە چون تۆ بیرت نەچێ ینی ئینسان بە جۆرە ئەکتیڤەکەیە بۆ جە پۆزەتیڤەکەیە واتە ئیجابەکەیە چالاکیەکە بە جۆرە نێگەتیڤەکەشە دیسانەوە چالاکی ئەکات کەواتە تۆ کاتێکە لە فەرمان بەرداوە ئەەکەی لە مودەیەکی زەمەنیا بۆ دەوام بکات و پابند لە بەرامبەر حەقێکی ئەیتێ لە بەرامبەر حەقیکە مۆزەفەرێکە بەم حەقی خۆی ڕازی بێ کۆمەڵە کار و چالاکی و واجبی لێداواکەی بەڵام کە تۆ لە حەقەکەی خورا حەقەی پێ نەدرا نابێت چاوەڕی ئەو کار و چالاکی و نەشاطی لێ بکەیت ئەیکە لێ نەکرد کاریگەی لەسەر دام و دەستگا بێ کاریگەی لەسەر حکوومەتە بێ کاریگەی لەسەر کۆمەلگا بێ کاریگەی لەسەر ئەدای حکوومەتە بێ ئەسڵەن کاریگەی لەسەر پێناسی حکوومەتە بێ کە ئایا فعلا ئێستا ئەوەی کە لە هەرێما بوونی هەیە شتێکی ناوی حکوومەت بێ شتێکی ناوی نظامی سیستەمی سیاسی بێ لەم هەرێمەیە يعني اگر ورديكي تو تصورك تعريف يعني بينا سكدني او يكلا هريما حكم كان ناوي سيستمي سياسي يمكن يكون ناوي حكومه بلا يمكن سنه راني قرز بيو تعريفي بكيت